بەڕێز سەرۆکی پەرلەمانتارانی بەڕێز سەرەتا ئەمەوێت دەستخۆشی لە دەستەی سەرۆکاتی لیژنەی دارایی بکەم بەڕاستی زەحمەتی زۆریان کێشا بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە زۆر هەوڵیاندا ئەو بەتایبەتی بەڕێز کاک دکتۆر ئاراس کە دەوری ئەساسی هەبوو زۆر سوپاسیان دەکەم. بەڕێزان کاتیەوە هاتووە بەڕاستی قسەی جددی لەسەر بودجە بکرێ. بودجەی کوردستان بە ئاقارێکی ترسنا گەیشتووە. چیتر پینە و پاسا و بەڕاستی ڕازیکردنین و کێشەکان ساڵ بۆ ساڵ گەورەترە بێت. بودجەی کوردستان بە عەجز گەیشتووە، یعنی بە کورتێنان گەیشتووە. ڕاستە کورتێنانەکە کورتێنانی حەقیقی نییە و کورتێنانی مخەتەتیش نییە، بەڵام لە ڕاستیدا کورتێنانێکی سیاسیە و بە پیلانێکی سیاسی کوردستان تووشی عەجز بووە کە تۆ هەمیشە معڕەزی لە هەموو لەحزەیەکە ئەم کورتێنانە توش ببێت. لەبەرەوە ئێستا ئیتر کاتێوەیە بەجددی و بەبێ پاساوهێنانەوە پەنجە بخێنە سەر کێشەکان و بیر لە چارەسەری بکەینەوە. خاڵێکی تری لاوازی بودجەی کوردستان هەڵاوسانی ئیداریە لە کوردستان. هەڵاوسانی ئیداری جاران ئەگەر بتان بێ هەمیشە یەکێ لە ڕەخنەکانی ئێمە لە حکوومەتی عێراقی هەمیشە ئەماوێت حکوومەتی عێراقی پەنا بۆ بەتاڵەی مقەنعا بە، بەس ئەوەی لە کوردستانە بەڕاستی لە بەتاڵەی مقەنعا تێپەڕیوە. یعنی نزیکی 700,000 کارمەند ئێستا لە کوردستانە هەیە لە سەدا 24 موچەخۆرانی عێراق لە کوردستانەیە کە بەڕاستی ئەوە حاڵەتێکی زۆر مەترسیدارە و چارەسەریشی بەڕاستی بیلێ نەکراوەتەوە. ئەگەر تەماشای سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێ بکەیت لە سێکتەرەکانی کە ئەوەنە لاوازە لە ئێستادا بەڕاستی هیچ ئاسۆیەکی چارەسەرکردنی ئەم هەڵاوسانە ئیداریە نابیندرێت. میزانەی تەشغیلیش ڕۆژ بەڕۆژ زیادەکە کە ئەمەش بەڕاستی ڕاستە بەشێکی عیلاقی بە هەڵاوسانە ئیداریەکەەوە هەیە، بەڵام هەندێکی عیلاقی بەو بە فیرۆدانەوەیە کە لە وەزارەتەکان کە پێمان وایە زیادە ڕووی تیاکرێت. بەڕێزان بودجەی کوردستان چۆن ئامادەکرێت؟ بە باوەڕی من بودجەی کوردستان پێداویستەکانی خەڵکی کوردستان لەگەڵ پێداویستەکانی وەزارەتەکان لە وەحدە ئیدارەکانەوە کۆکرێتەوە و بەرز دەکرێتەوە. لەو لاشەوە بڕێ پارە دێت دابەژەکرێت. ئەمە لە ڕاستیدا هیچ کە تەماشاکەی هیچ پرۆگرامێکی اقتصادی لە پشتەوە نییە، یعنی بەڕاستی عملیەکی صرف عملیەکی حسابیە، یعنی عملیەکی اقتصادی نییە کە ئەمە بەڕاستی جێگای ئومێد نییە لە ئایندەیە بتوانێت چارەسەری کێشەکانمان بۆ بکە. بودجە ئەبێت ئەم خاڵانە لە خۆی بگرێت. هەمیشە چارەسەری بنیەی تەحتی. ڕاستە ئێستا بودجەی ئێمە بەشداری دەکات لەو سێکتەرە، بەشداری دەکات، بەڵام هەمومان تێبینیمان هەیە لەسەر ئەو خاڵە. تەنمیی بەشەری بودجە ئەبێ بەڕاستی دەوری کاریگەری هەبێت لە تەنمیی بەشەری بەتابەتی بۆ کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای ئێمەدا. دیارە تەنمیی بەشەری زۆر بەرفراوانە و لە ئێستادا وەختی قسەکردنی لەسەر نییە و ناتوانین بڵێن بەشداری ناکات، بەڵام حتمما بەشداریکردنێکی نامەنهەجیە لاوانەیە لە شوێنێکە باش بەشداری کات و لە چەند شوێنێکی تر هەر بەشداری نەکات. لەبەرەوە بە قەناعەتی من بودجەی ئێمە خاڵیە تا ڕادەیەکی زۆر لە تەنویی بەشەریدا. چارەسەری بێکاری ئەمە کێشە ئاساسیەکەیە. بودجە ئێمە بە باوەڕی من هیچ پەیامێکی پێ نییە، هیچ نەهجێکی پێ نییە بۆ چارەسەری بێکاری. تاقە ڕێگایە کە حکوومەت هێرێم ساڵانە پەنای بۆ دەبات تەعیناتە، وەکوتم بەتاڵەی مقەنعا و لە بەڕاستی ئەبێ بە دوای مستەڵەحێشکا بگەڕێن لە بەتاڵەی مقەنعا خراپتر کە ئەوە بەڕاستی مەترسیدارە. ئێستا ئەگەر تەماشا بکەین و بە ئامار وەریگرین ساڵانە لانی کەم 50,000 دەستی کاری تازە یەتە بازارەوە. ئەم ساڵ ئەو ئامارەی من وەرگرتووە 100,000 قوتابی ئیمتیحانەدا لە پۆلی 6. 100,000 قوتابی، یعنی باڵێن لە 180 لە 120 ئەوانەی کە ساڵانە ئیمتیحانە دەنەوە، بەڵام یعنی لانی کەم 75,000 4 ساڵیکە داوای ئیشت لێکە، داوای کارد لێکە. ئەمە بەڕاستی ئەمە زۆر زۆر مەترسیدارە. لە هەمووشی ئەم تەزادانە لە ناو بودجەی ئێمە هەیە. ئەگەر تەماشا بکەی پاریش لە ناو بودجەدا یاسایەکمان دەرکرد بۆەوەی مۆزەفین هەوڵ تەشجیعکەین لە کەرتی حکومی و چێتە کەرتی تایبەتی، کەواتە ئێمە ئەترافەکەین فعلا هەڵاوسانی ئیداریمان هەیە. ئێستا هەوڵێن سیستەمی خانەنشینی ئاسانکەین، کەمیکەینەوە
بەڵام عجایبەکە لەویا هەیە کە ئێمە هەڵاوسانی ئیداریمان هەیە کە کێشەی بەتاڵەمان هەیە بەڵام لە بەنگلادیش و لە چین و ماچینەوە کرێکار ئیسرا دەکرێت بە وڵاتی ئەمە کە ئەمە بەڕاستی هیچ یعنی هیچ پرەنسیبێک هیچ سیاسەتێکی ئابووری هیچ منطقێک ئەمە قبوڵ ناکات. بەڕێزان من داواکەم لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان پێک بێت بۆ چارەسەرکردنی ئەم خاڵانە. یەکێکیان سەبارەت بەو لستی داهاتەی کە بەداخەوە زۆر درەنگێشتە پەرلەمانی کوردستان سەر ئەوەی کە بودجە 6 مانگ دوا کەوتووە دوای ئەوەی کە بودجە هاتووتە پەرلەمانی کوردستان هەموو لیژنەکان زەحمەتیان کێشاوە راپۆرتی خۆیان نووسیوە راپۆرتی لیژنەی دارایی نووسراوە اینجا لستی داهاتەکان بۆ ئێمە دێت لە ڕاستیدا ئەمە بەهای کارەکانی ئێمە لە لیژنەکان یعنی بەتایبەتی لە بەشی داهات خستە ژێر پرسیارەوە بەڕاستی ئەمە حەقا ئەم مەوزوعە لیژنەیەک پێک بێت یەکێک بێت لە ئەمە یەکێک بێت لەو خاڵانە کە حەقا بەڕاستی لێپرسنەوەی لەگەڵا بکرێت. پارە و داهاتی سندوقی خانەنشینی ئیدارەی سلێمانی من بۆ خۆم لەگەڵ هاوڕێکی ترم سەردانی مەلیحەخانم کرد و فعلا ئەو یاسای سندوقی خانەنشینی لە ئیدارەی سلێمانی جێبەجێ کراوە و ئەو بڕەپارەیە لە هەم لە مۆزەف براوە هەم لە حکوومەتی ژیاوێتی بەپێ ئەو تەقدیرانەتانە نزیکی 900 ملیار دینار دەبێت. ئێمە لەناو ئەم بودجێدا لە هیچ شوێنێکە نەمان بینی ئیشارەت بەمە بدرێت ئەم بڕەپارەیە لەکوێیە. داهاتی چەند وەزارەتێک بۆ نمونە کارەبا شارەوانیەکان تەندروستی فڕۆکەخانە هەمیشە بەڕێز وەزیری دارایی ئەوەمان پێڵێ ئەڵێ ئێمە ئەوە بە مەقاسە ئەیان دەینێ ینی نەفقاتیان چەندە ئەوە حسابەکەین و باقیەکە بە مینەحدانێ بەس ڕاستیدا چەند شتێک هەیە کە گومانی خسۆتە سەر ئەم عملیەیە لە ڕاستیدا ئەمە عملیەکی سەقەتە عملیەکی حسابی لە ڕوێ ئەبێ هەموو بکرێت بە داهات دوای ئەو وەزارەتانە بەپێی پێویستی خۆیان پێیان بدرێت بەڵام هەر ئەو وەزارەتانە ئەو داهاتانە خستۆتە ژێر گومانەوە بۆ پەرلەمانتار بۆ نمونە کاتی وەزارەتی شارەوانیەکان هاتوونە لیژنەی شارەوانی خۆیان ئەڵێن ئەو داهاتێک تەخمین کراوە لە داهات یەک لە سەرسەتی داهاتەکانی ئێمە نییە باشە پەرلەمانتار ئیتر چۆن گومان ناکات سەر ئەو داهاتە بۆ منە وەزارەتی بازرگانی کە ئێمە باسی داهات دەکەین دەڵێ باشە بەس معمەلی تاسوجەی سلێمانی ڕاستە دراوە بە شەریکەیەک بەڵام لەنا عەقدەکەیە ڕۆژی 1000 تەن چیمەنتۆ ئەدات بە حکوومەت کە ئیفرۆشێتەوە ڕاستە بە سعرێکی بە سعری کولفەیە بەڵام ڕۆژی 1000 تەن چیمەنتۆ یعنی مەبلەغە دیار نییە یعنی تەماشاکەین زۆربەی زۆری وەزارەتەکان لەو داهاتە خۆیان یعنی شکمان بۆ دروست دەکەن کە بەڕاستی پێویستە ئەوانە لێکۆڕینی لەسەر بکرێ و سیستەمی ئەو سیستەمەش بەڕاستی ئەبێ بگۆڕدرێت هەموو داهاتەکانیان بخرێتە ناو سندوقی داهاتەوە و پێداویستەکانن دوجار وەکو هەموو وەزارەتەکانی کە پێ بدرێتەوە. ئەم چەند خاڵەش پێویستە لەلایەن وەزیرە بەڕێزەکانەوە وەڵام بدرێتەوە. پاریش و پێراریش یەکێک لە گلەیەکان ناهەماهەنگی بوو لە نێوان وەزارەتی پلاندانان و وەزارەتەکانی کە من ئەوەی لە بەدەستمایە دوو نمونەیە پار ئەمەمان وت پێراریش وتمان بەڵام دیسان دووبارە دەبێتەوە وەزارەتی سامانە سروشتیەکان ئێمە پرسیارمان کرد لەسەر پرۆژەیەک وتی ئەوەی کە ئەوە ڕاستیدا پێداویستی ئێستا ئێمە نییە ئێمە لستێکمان تەسلیمی وەزارەتی پلاندانان کردووە ساڵی 2009-2010 ساڵانە خۆیان لەو لستە پرۆژەکان دائنێنەوە بەڕاستی ئێمە ئەوەنە داهاتمان هەیە تا وەزارەتی پلاندانان یان کاتی نەبووە یان بودجە ئەوەنە زوو هاتوتە پەرلەمانی کوردستان کە جارێشتر مشاورە لەگەڵ ئەو وەزارەتە نەکات بۆ تازەترین ئاڵوگۆڕ هەروەها وەزارەتی شەیدان لەناو راپۆرتەکەیە بە هەمان شێوە لەناو راپۆرتی وەزارەتی شەیدانیشە دیسان ئەم خاڵە باس کراوەتەوە کە بەبێ هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پلاندانان پرۆژەکانیان بۆ دانراوە. دانانی میلاک من زۆر تەرکیزم خستە سەر میلاک سەر ئەوەی کە بەتاڵی مقەنەعەیە ئەوە تا دوو وەزارەت ئەوەی پەیوەندی بە لیژنەکەی منەوەیە دوو وەزارەت گلیان لەوە هەیە کە میلاکیان زیاتر بۆ دانراوە لەوەی کە ئەوان دانەوێت ئەمە بەڕاستی ئەمە معجزەیە یعنی وەزارەتێک ئەڵێ من داوای 7 میلاکم کردو 150 بۆ دانراوە ئەمە لە ڕاستیدا ئەمە جۆرێک لە بێسەروبەری دەرەخات لەناو ئیشی ئەو وەزارەتە بەڕێزەدا.
خاڵێک هەیە تاویزاتی مۆزەفین. ئێمە هەر چەندین باب و ئەقسامان هەیە کە بەڕاستی مەتاتیە ئەکرێ مەجای تیا هەبێت. مەسەن ئەگە وەزارەتێک داوای بڕێ پارەی زۆری کردێ بێ کەم کرابێتەوە، بەس تاویزاتی مۆزەفین یەکێکە لەو ئەقسامانە کە محددە، یعنی موچەی مۆزەفە. ئەگە تەماشا بکەی لە ناو بودجەیە دەڵێ تاویزاتی مۆزەفین ئەوەی لەلایەن وەزارەتەکانەوە دانراوە 103 تریلیۆنە 103 تریلیۆنە، ئەوەی وەزارەتی مالیە موافقەتی بۆ کردو 68 تریلیۆنە. ئەمە بە قەناعەتی من ئەمەش منطقی اقتصادی قبول ناکرد. 10 تریلیۆن 10 تریلیۆن 10 تریلیۆن بە 68 تریلیۆن ڕەزامەندیتان داوە. بەڵێ ببەخشە 10 تریلیۆن ئێوە بە 6 تریلیۆن ڕەزامەندیتان داوە. بەڵێ ئاوا ڕاستە. شمەک و خزمەتگوزاری و چاکردنەوە، ئەم مستەلاحە کە تەماشاکەی چاکردنەوە شمەک و خزمەتگوزاری و چاکردنەوە پارساڵ تریلیۆنێک و ئەم ساڵ تریلیۆنێک و 624 ملیاری بۆ دانراوە، دەکاتن لە 15 پارساڵیش لە 115. یعنی ئەمە بەڕاستی یعنی ئەمە بە قەناعەتی من جێگای پرسیارە، چونکە ئەم ڕقەمە بۆ چاکردنەوە بۆ شمەک هەموو ساڵێک دووبارە بێتەوە تریلیۆن، یعنی نزیکی 1 ملیار دلار، ملیارە دلار زیاتریش. یەک خاڵێکە جگەلەوەی محورێکم ماوە کە عیلاقەی بە پەیوەندی بەو سیاسەتای بەڕاستی پەیوەندی بە سیاسەتی عێراقەوەیە کە جەنجێکی ئابووری دژی ئێمە ئەلان کردووە، بەڵام پێشەوە ئەمەوێ باسی ئەو نیزامی اقتصادیەکەین کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین. نە نیزامی ئیشتراکیە نە نیزامی سەرمایەداریە، لە ڕاستیدا تێکەڵەیەکە من کە خۆم پێڵێم نیزامی میزاجی. نیزامی سەرمایەداری دوورە لە احتیکارەوە نهائیاً، یعنی نیزامی ئیشتراکی ئەسالیبی ئەساسیەکەی منافەسەیە، منافەسە پێشیەخە. ئەوە نیزامی ئیشتراکیە کە دەوڵەت احتیکارەکە، بەڵام هەمومان شکمان لەوە نییە کە لە کوردستانە احتیکار لە زۆر شوێن هەیە، لە هەموو شوێنێکەیە. بۆیە دەخجا ئەوە عیلاقەی بە نظامی اقتصادیەکەی ئێمەوە هەیە. سیاسەتی اقتصادی ئەمەیە دکتۆر ئەوەی عێراق زۆر پەیوەندی بە ئێمەوە هەیە 10 ملیار دلار، دوێنێ بەڕێزیان وتیان 6 تریلیۆن، ئێمە 10 ملیار دلار لە بەغا گیری خواردووە و دەبێت من بەڕاستی تەرکیزی خەمە سەر ئەگەر ئیجازەم بیت. بەڕێزان دیارە داهاتی ئێمە لە 1970 لە عێراقەوە دێ، لە 1970 لە کوردستانەوە دێ، خۆی لە ڕاستیدا ئەو لە ساسێش ئەبێ بە مەقاسە بدرێت بە بەغاو ماداتەوە. لە ساڵی 2007ەوە بە قەناعەتی من ئەوە جەنجێکی اقتصادیە دژی کوردستان ئیعلان کراوە بۆ دوو مەبەست. یەکێکیان بۆ لێدانی مەنزومەی دیفاعی ئێمە کە هێزی پێشمەرگەیە، دووەمین بۆ لێدانی اقتصادی کوردستانە کە 2000 بەداخەوە بە عەجز گەیشت. ئێستا ئەگە تەماشای مقارنەکە بکەیت، حکوومەتی مەرکەزی 6 ملیار دلار احتیاطی هەیە، هەر ئەم ساڵ 31 تریلیۆن دیناری بۆ بودجێ سیادی داناوە. ئێمە ئەوە ئەگە تەماشای مەنزومەی دیفاعی ئەمەکەین کە هێزی پێشمەرگەیە موچەی کەم بەبێ عیتاد بەبێ سیلاح. طبعا بە قەناعەتی من سەبەبی ڕئیسی ڕاستە حکوومەتی مەرکەزی، بەڵام وەزارەتی مالی ئێمە زۆر لاواز بۆ بەرامبەر ئەو جەنگا و نەیتوانیوە ئەو وێزگانە بەکار بێنێ بۆ ئەم تەحەدایەکە. من هێواشەوە جەسمە سەری و هیوادارم جەنابی سەرۆک ئیجازەم پێ بات، چونکە ئەمە مەسەلەیەکی هەم نیشتیمانی هەم داهاتە. بڕینی بودجەی پێشمەگەل لە 2007 بە بەردەوامی کە ساڵانە لە 600 ملیۆن دلار کەمتر نییە. سیاسەتی پترۆدۆلار کە نائبوایە بەڕاستی لە هیچ وەختێکە ئەمەوەمان قبوڵ کردایە. نەود لەکوێ دەردێت؟ لە 80 لە عێراق دەردێت. یعنی تەنها لە سیاسەتی پترۆدۆلاری ئەم ساڵدا کە ئەگەر وا نەبوایە ئێمە حسەی خۆمان وەرگردا بە سەیحەڤا تەنها لەمەدا 200 ملیۆن دلار قەرزارین، 200 ملیۆن دلار زەرەر دەکەین. ئەمە طبعا ئیدامەی دەبێت.
يعني هەرچی ساڵانە عێراق نیازی هەیە فرۆشی نەوتی بچێتە لە ڕۆژێکە 10 ملیۆن بەرمیل نەوت ئەمە ئەگۆڕەیە یعنی لە ساڵێکە ئەچێتە بە ملیار دۆلار ئێمە زەرد دەکەین لە ڕاستیدا ئەمە سیاسەتێکی زیرەکانەیە و پلانێکی زیرەکانەیە. سیاسەتی مەنافزی حدودی ئەم سیاسەتەش لە ئێستادا لەوانەیە دەرنەکەوێت بەڵام ئەمە ڕقەمێکی زۆر خەیاڵیە بڕێت چونکە سەرچاوەی تجارەتی عێراق بەسڕەیە. بەسرە منشەء بەسرە تجارەت لە بەسرەوە دەکەێت لە بەسرە بە باخیرە ماڵ دێت گومرگ لە بەسرە وەردەگیرێ. ئێمە لێرەدا تەمان لە ئایندەدا زەرێکی زۆر گەورە دەکەین و ئەمانە خارجی دەستورە هێواش حکوومەتی عێراقی بەبەرنا ئەوانە دائڕێژێ و لە ئایندەدا ساڵانە ئێمە بە ملیار دۆلار زەرد دەکەین کە بەداخەوە وەزارەتی مالی ئێمە بێئاگا بووە بەسەریا تێپەڕیەوە دەبووە لە هیچ قبوڵی نەکردایە. سیاسەتی دانانی نرخی نەوت ساڵانە تەخمینەکان 20 دلار دوای على ئاساس بە بودجەی تەکمیلی ئەمان دەنێ کە ئەوە بەڕاستیدا ئەوەش جۆرێک لە فێڵ ئەوە جۆرێک لە زیرەکی و لە 1960 نەوت لە عێراق لەو سێ محافەزەی جنوب دەدێت و لە ئایندەشە لەوەشە ڕقەمی خەیاڵی زەرد دەکەین. زیادکردنی قەبارەی بودجەی سیادی 31 تریلیۆن دینار بودجەی سیادی ئەم ساڵ لە عێراقا 31 تریلیۆن دینار. نەدانی حسەی هەرێم لە بودجەی حاکیمە بودجەی حاکیمە 7 فقەرەیە لە هەر 7 فقەرەکە پارەی تاویان نەداوە پێمان لە هەندێکی هەریچیان نەداوە بەتەمان ئەوە بەپێ راپۆرتی لیژنەی دارایی عفو وەزارەتی دارایی لە هەندێکی هیچیان نەداوە لە هەندێکیان لە سا 20یان داوە لە هەندێکیان لە سا 58یان داوە لە سا 85یان داوە. طبعا لەناو بودجێ عێراقیە سێ مادەی ترسناکی تیا بەداخەوە کە تێپەڕیوە هەم بەسەر نوێنەرەکانماندا لە بەغدا ئەوە جیهەتی معنی بۆ ئاگادارکردنەوەی هەموو لایەک بە قەناعەتی من وەزارەتی مالی ئێمە بووە چکن جیهەتی معنیە لەو مۆزوعدا. ئەو وێزگانەی کە چارەسەر حکوومەت هێرێم ئەبوایە یان وەزارەتی مالیە بەتەحدید ئەبوایە بیگەتایە بەر هەل دەبوان ئەبوا پەنابەتە بەر دەستور قبوڵی نەکردا یەکلایەنە حکوومەت داینێت. ئەمە یەک. دوو ئەنجومەنی وەزیران میزانیە دوای ئەوەی لە وەزارەتی مالیە ئەنێدێت لە ئەنجومەنی وەزیران مسادقە ئاکرێ کە جیهەتی معنی وەزارەتی مالیە دەبوایە ئەنجومەنی وەزیران ئاگادار کاتەوە کە ڕازی نەبن وەزیرە کوردەکان لەسەر ئەو میزانیە. هەروەها پەرلەمانی عێراق دەبوایە دوجار پەرلەمانی عێراق لەو پیلانانە لەو فێڵانە ئاگادار بکرایەوە بەداخەوە دیارە ئەمە شانی پەرلەمانتارەکان لەم مەسئولیەتەکە ناکاتەوە بەڵام جیهەتی معنی پێم وایە وەزارەتی مالیەیە. دوجار کە لە پەرلەمانی عێراقی میزانیە مسادقە کرێ ئەچێ بۆ سەرۆکۆمار کە ئەکرا بەڕێز سەرۆکۆمار بە ڤیتۆ ئەم یاسایەی ڕەفز کردایە کە بەداخەوە بە قەناعەتی من دیسان وەزارەتی مالیە لێرە مقەسیرە ئەم هەموو وێزگانەی لە بەردەمیا بووە نەیتوانیوە ئەو پیلانە فەشل پێبێنێەوە. دیارە لە راپۆرتی لیژنەی داراییشدا ئەم خاڵای شایەتی پێدراوە و داوای کردووە کە لیژنە بێت. ئەگەر لە ڕووی یاساییەوە یاسایی بێت من بەڕاستی داواکەم سەحبیەت ئەگەر یاسایی بێت لە جەنابی وەزیر و جێگرەکەی بکرێت ئەگەر یاسایی بێت ئەگەر یاسایی نەبێت لیژنەیەکی لە کۆڕینەوە بکرێت بەڕاستی چکن ئەوە پلانێکی مەترسیدارە و لە ئایندەدا زەربەی زۆرمان لێدا و زۆر سوپاس.